سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانی ئێوە لە سەرتەوەری کتێب پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بڕیارە سبەینێ بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی پەرلەمانتارانی کوردستان نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی کاربڕەکەری هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەی دارایی و سامانە سوشتەکان کۆ دەبێتەوە. لەو بارەیەوە بێگەر تاڵەبانی ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە نارتی ڕاگەیاند کە بڕیارە سبەینێ سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیرە پەیوەندیدارەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکان و هەردوو لیژنەی دارایی و سامانە سروشتەکان کۆ ببێتەوە و وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بداتەوە. لەو بارەیەوە دیارە هەر بێگەر تاڵەبانی ئەوەشی وتووە کە وەک فراکسیۆنی یەکێتی یاداشتێکیان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی نێچیروان بارزانی لە ناو هۆڵی پەرلەمان و وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بداتەوە. بەڵام سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی ڕاگەیاندووە کە حکوومەتی کاربڕەکەر متمانەی لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان وەرگرتووە، بۆیە ئەم خولەی پەرلەمان ناتوانێت پرسیاریان ئاراستە بکات. ئەمە لە کاتێکدا کە پێشتر ڕۆژی چوارشەمەی ڕابردوو بوو دیارە نێچیروان بارزانی وەک میوانداری چووە پەرلەمانی کوردستان و ڕوونکردنەوەی لەسەر کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و قەیرانی دارایی لە هەرێمدا ئەمەش لێرەدا ڕەنگە هەمان دانیشتنیان هەمان کۆبوونەوە بێ، بەڵام دیارە فراکسیۆنی یەکێتی ئەوەیان داوا کردووە کە دەبێت بەپی یاداشتەکەیان کە دەبێت ئامادەبوونی نێچیروان بارزانی بۆ پرسیارکردن بێت لە هۆڵی پەرلەمان و پەرلەمانتاران پرسیاری لێ بکەن. بەڵام سەرۆکایەتی پەرلەمان وتوێتی کە متمانەی ئەم حکوومەتە لە خولی پێشوو بووە، بۆیە ناتوانێت. لە لایەکی ترەوە سەبارەت بەو پرسە فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان داوای کردووە کە لە دانیشتنەکەی ئەمڕۆ سبەینەی سەرۆکی حکوومەت لەگەڵ پەرلەمان هەموو ئەو بەرپرسە حزبی و حکومیانەی ئاگاداری دۆسەی نەوت و گازن ئامادە بن و دانیشتنەکەش بۆ هەموو پەرلەمانتاران کراوە بێت. ئێمە لێرەدا ئەم پرسیارانە دەخینە ڕوو، ئایا ئەم دانیشتنە چۆن بێت و هاوڵاتیان چۆن ئاگایان لێبێت؟ ئایا دەکرێت بڵێن دانیشتنەکە یاخود کۆبوونەوەکە دەبێت بۆ ڕای گشتی بڵاو بکرێتەوە بە شەفافانە وەکو خۆی؟ و لەو بارەیەوە ئەو پرسیار و ئەو پرسانی کە لە ئێستادا ئێوە بەنهێنی دەزانن یاخود بە شاراوەی دەزانن دەبێت لە کۆبوونەوەکەدا چی ئاشکرا بکرێت؟ چ شتێک ناڕوونە دەبێت ڕوون بکرێتەوە لەم کۆبوونەوەی بۆ پەرلەمانتاران کە نوێنەری هاوڵاتیانن و پەرلەمانتاران ڕوونیکەنەوە بۆ هاوڵاتیان بە تایبەتی لە ئێستادا لە گەرمەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لەسەر هەناردەکردنی نەوت، دروستبوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان، نەناردنی بودجەی هەرێم و نەناردنی موچەی فەرمانبەران، ئەم هەموو پرسیارانە لە ئێستادا کۆبوونەتەوە چڕبوونەتەوە و لە هەمووی گرنگتر ئەوەیە لە ئێستادا دواکەوتنی پێکێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان چ شتێک سبەینێ باز بکرێت و ڕوون بێت و ئاشکرا بکرێت بۆ هاوڵاتیان و ڕایگشتی بۆ ئەوەی هاوڵاتی وەڵامی دەستکەوێت لەسەر ئەو پرسانی کە لە ئێستادا هەن و بەتایبەتی ئەو پرسانی کە وەڵامەکانیان نادیارن ناڕوونن، هەرچەندە چوارشەمەی پێشوو زۆرێک لەو پرسانە باسکران، بەڵام وەک سەرۆکی پەرلەمانی کوردستان هەفتەی پێشوو ئاماژەی پێدا کە لەبەر ئەوەی نێچیروان بارزانی ئێستا سەرۆکی کاربڕێکەری حکوومەتی هەرێمە، بۆیە نەیانتوانی و لێپێشینەوە یاخود لێپرسینەوەی لەگەڵدا بکەن، نەک لێپێشینەوە لێپرسینەوەی لەگەڵدا بکەن. بەڵام سبەینێ ڕەنگە بە هەمان شێوە ئەوەی کە باسی دەکات ئێستا سەرۆکایەتی پەرلەمان ئاماژەی بۆ داوەکە متمانەی ئەم حکوومەتەی ئێستا کە حکوومەتی کاربڕێکەری پێدەوترێت متمانەکەی لە خولی پێشوو وەرگرتووە، بۆیە ناتوانرێت پرسیاری ئاراستە بکرێەوە دانیشتنەکە یاخود کۆبوونەوەکە لە ناو هۆڵی پەرلەمان بێ. بەڵام ئێمە لێرەدا باس لەم پرسانە دەکەین کە دەکرێت چی شتێک ئاشکرا بکرێت، چ شتێک ڕوون بکرێتەوە بۆ هاوڵاتیان کە شاراون و تا چەند گرنگە ناوڕۆکی کۆبوونەوەکە شەفافانە وەکو خۆی بگوازرێتەوە بۆ هاوڵاتیان، هەرچەندە ڕەنگە وەکو هەفتەی پێشوو کۆنفرانسی ڕۆژنامەنووسی هەبێت لە پاش کۆبوونەوەکە، بەڵام دەکرێت ئەو بپرسین کە چی باز بکرێەوە چی ڕوون بکرێتەوە بۆ هاوڵاتیان. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیا تیڤی بۆچوونەکانتان دەخوێنینەوە و دەشتوانن لە ڕێگەی ڤیدیۆسکایپەوە لەگەڵماندا ڕاستەخۆ بەشدار بن وەکو هەموو ڕۆژێک. ڕێبوار لە هەولێرەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک ڕێبوار. فەرموو کاک ڕێبوار. کاک ڕێبوار بەباشی گوێمان لە دەنگت نییە ئەگەر گوێت لێمانە؟ جەبار کاک جەبار بەڵێ جەبار فەرموو کاک جەبار ببوورە. کاک جەبار لە هەولێرەوە فەرموو کاک جەبار.
والله دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم. سپاس دەکەین کاک جەبار. هیوادارم هەر ئەوها بە جوانی و ئەوها باسی خاصی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. بەڵێ. بەڕاستی یعنی پێم خۆشە لە کوردستان هەموو بە یەک ڕەنگ بە یەک دەنگ یعنی هەر بربەستێک بێتە پێشمان بە یەک ڕەنگ و بە یەک دەنگ یعنی تێپەڕێنن ئەودا هەر بە شێوەیەکە بی. بەڵێ. نەیەکە مەقسەد بڵێت ئەوە کاربەڕێکەرە و ئەوە ناوی ئەوها بکە و ئەوها بکە ئەوها یعنی شتێکی زۆر یعنی ناشیەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. کاک جەبار سبەینە بەلای تۆوە چ شتێک گرنگە کە دەبێت باز بکرێت ڕوون بکرێتەوە بۆ هاوڵاتیان لە کۆبنەوەی بەڕای من یعنی ئەو داواتای نەفتی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی پێم خۆش یعنی هەموو هاوڵاتێکی کوردستان بزانێ چی لێدێ چی لێ نایە بەڵام یەک شتەیە لە ناو حکوومەتدا یعنی ناوی کورد هەمووی بەخۆی بە یەک ڕەنگ و بە یەک دەنگ دەتوانێت هەموو شتەکان بربەستەکان یعنی تێپەڕێنێ ڕاست. بەڵێ سپاس بۆ کاک جەبار لە هەولێرەوە. شنیار لە سلێمانیەوە. ئەم کاتت باش شنیار. ئێوارت باش کاکشوان. زۆر سپاس ئێوارت باش. لەسەر تەورێ مێوارەیە بەڕاستی چوونی نێچیروان بارزانانی بۆ پەرلەمانی کوردستان هیچ لە مۆزوع ناگۆڕێت چونکە بینیمان دانیشتنی پێشوو چۆن بوو بە چی عقارێ بڕۆی چوونی نێچیروان بارزانانی بۆ پەرلەمانی کوردستان بەهۆی ئەوەی کە لە پرسینەوەی لەگەڵ ناکرێت ناوکەوانەیەک ئەڵێن حکوومەتەکەمان حکوومەتێکی کاربەڕەکەرە ئێمە تەنهای چنێکە حکوومەتەکەمان حکوومەتێکی کاربەڕەکەر ئەینابێت لە داهات لە ڕابردووی بپرسینەوە بزانین ئەو داهاتینە وتمان چی لە هات بۆ شۆڕی کەوتە دەستی کێ لە دەستی چی سیاسەتمەدارێکم هەرێمەیە بەڕاستی چوونی سبەینەی نێچیروان بارزانانی بۆ پەرلەمانی کوردستان بەڕای من هیچ لە مەسەلەکان ناگۆڕە بە کۆمەڵە قسەی برێق و باقی کە داهات لە ڕابردووە گوێمان لێ بووە ئەم دانیشتنە تێپەڕەکرێ و باوەڕ ناکەم هیچ ئیسفادەیەکی هەبێت تەنها شنەر خۆت مەبستە چییە لەوەی کە هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ دەتەوێت چی بگۆڕێ واتە چی باز بکرێ بۆ ئەوی بگۆڕێ ئەم داهاتەمان بەرەو چۆڕوە ئایا شەفافیت لەم داهاتە هەیە بەڕاستی هیچ نییە ئەوە تا ئێمە چەندەکە فەرمانبەرامان بێ موچەن ئایا ئەم داهاتە ئەبێتە فراغێک پڕ ئەکاتەوە بۆ پڕکردنەوەی موچەی فەرمانبەران بەڕاستی ئەمانە هیچ ناکرێت بۆیە هەندێک لەو شتانی کە هەفتەی پێشوو نێچیروان بارزانانی باسی کرد ئەمە بڵێن دەتوانین بڵێن نەیتوانی وەڵامێک بێ بۆ هەموو ئەو پرسانی یاخود ئەو پرسیارانی کە هەن کە هەفتەی پێشوو باس کرا نییە چونکە بە حکمی ئەوەی ئەڵێت ئێمە حکوومەتەکەمان کاربەڕێکرا و لێ پرسینەوەمان لەگەڵ مەکەن هەر بۆ ئاخارە ئەیبن و هیچی تر لە ئارایە نابێت. بەڵێ سپاس بۆ شنیارخان لە سلێمانیەوە. ئاریان لە کەرکووکەوە لەگەڵماندایە. سڵاو دەبێ کاک ئاریان. کاک ئاریان ئەم کاتت باش ئەگەر گوێت لێمە. ئەلو فەرموو کاک ئاریان. کاک ئاریان بەداخەوە دیارە گوێ لە دەنگم نییە. فەرهاد لە بازیانەوە. سڵاو دەبێ کاک فەرهاد. دەستخۆشی بەرنامەکە یەکەم. زۆر سپاس دەکەم. من ئەمێرێنەوە ئاماژە بە یەکشت بدەم داوا لە هەموو ئەندام پەرلەمانەکانی پارتی دیموکراتی کوردستان لێشێتی نیشتیمانی کوردستان و زیاتر گۆڕان هەر پێنج لایەنەکە و ئەوەکانی تریش بەڕاستی کە بەیانی نێچیروان بارزانانی ئەچێت بۆ پەرلەمان وازنە ئینتیمای حیزبی خۆیان بهێنن کە ئەمە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان بە لە سەرۆکە لە حیزبەکەی ئەمەیە و فڵان وەزیرە ئەو لە حیزبەکەی ئەمەیە هەموویان بە شێوەیە پرسیارەکانی خۆیان ئاراستەی ئەو بەڕێزانە بکەن کە لە مەسلحەتی کووردا بێت باوەکو ساڵانی تر نەبێت کە کەسێکی باڵاچوو لە پەرلەمان بە چەپڵە و ئەمانە بەڕێعکران هیوادارم پرسیارەکانیان پرسیارێکی جدی بێ هەمووی لە مەسلحەتی و ئیسفادە و سوودی هەرزەدا بێ چ شتێک پێت وایە پرسیاری جدیە کاک فەرهاد داهاتی و شەفاف بۆ نمونە ئێستا چەند بەرمیل بەس خۆیان گە یەک تۆز کاتی جاتن پێ بەڵێ فەرموو کاک فەرهاد بۆ نمونە ئێستا خەڵکە بۆ ڕووی بێتەوە کە چەند بەرمیل بەڕێکراوە وە بە چەند فرۆشتاوە و ئەو قاڕێ بۆ شوێ لە دەستی شێدایە وە چۆری سەرفیەکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت حەکیم لە سێ سادقەوە. سڵاو دەبێ کاک حەکیم. شەواشی بەڕێزم. سپاس کاک حەکیم فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێکەم. زۆر سپاس دەکەم. ڕاستی بەڕێزم چوونی سەرۆکۆزیران بۆ پەرلەمان گرنگی تایبەتی خۆی هەیە. باش.
و چوونەکەشی شتێکی زۆر باشە و خەڵکی حەقەیە بە چاوی ڕێز و سەیری بکەن. ئەمجا فرۆشتن داهاتین ئەوتیش بۆ خەڵکی کوردستان تا ئێستا نەبووە، ئێستاش هەیە بەڕاستی هەر بۆ خەڵکی کوردستانە بێت. بەڕاستی من شتێکی بەلام و شتێکی زۆر جوانەوە هات نییە خەڵکی کوردستانی بێ ئومێدانە لەو وەردا بڕوانی. وایە تۆ دەزانی کاک حەکیم جا هیوادارم خەڵکی بەبێ ئومێدانە لە سەرۆگۆزیران و لە سەرۆکی کوردستان نەڕوانن. پێگەی ئەمڕۆ فرۆشتنی نەوتی کوردستان یعنی لە دنیا شتێکی جوانە و حەقە داهاتەکەشی بۆ خەڵکی کوردستان بێت، بەڵام ئەبێ بێ ئومێدیش نەبین لێ. سپاس بۆ پەیوەندەکەت ئارام لە زاخۆوە. ئێواری باش کاکشوان. زۆر سپاس ئێوارت باش کاگارم. بەێ ئامادەبینە نێچیروان باردانên پەرلەمانی me çi bawerî pênîne û bawar nakim hiç gorankariyek rê bidat. Çenku ewan bixwe dê çi basa dahatê kir aya rast vê hikûmetê wan dahatêkî zûrî dizîwe pêş êsta li perleman ew ê dahatim dizîwe nexêr. û hiç nekir dê çi bêjit perlemanî hema tinê amadebîneke bûreng û pêş êsta kak Cebal Hewlêr gotî bila kes behsê hikûmetê nekir. Baş e bila em hikûmete tiştekî baş biket bû xelkê bila tiştekî çak biket da xelk behsê hikûmetê nekin. Belê awelê hatî ku bi çîkê 5 salî dê bijit hikûmet wisa hikûmet wisa. Bila tiştekî baş bikin bû xelkê. Bila şolekî ku dê hikûmet dê hawlatî me pêwankin dê hawlatî bêj nawan û besereke duziya bikin xerabiya bikin. Wala dê xelk behsê wan kin û mafê xelkê behsê wan bikin. Mafê xelkê bijin duziya bikin. سپاس بۆ کاک ئارام لە زاخۆوە هەکار لە دوهۆکەوە لەگەڵماندایە. الو عبدالمێت باش بیت هەموو کاتێکت باش کاگەکار. خوشیل برنامه‌تان والله سابورات چون نێچیروان بارزانیش و پارلمان کوردستان از خود بینیم به تشتکی باشه. بس از ویری دو خودش پارلمان کوردستان جم کو اف کومبونه یعنی از بیژن بلوک شیواتی راستا خوب و همین خلک کوردستان دیتا و گوهستن دو خطر خلک کوردستان باوری وان جورا کومبونه وان جورا بانکشتنا ابیتن و از دو خودش جم کو اف کومبونه بیت کومبونه تواسو یعنی از بیژن کومبونه یا وکیلی بیتن تو همین اندام پارلمان بشین شیواتی راستا خو الباجوت خلک که بسیار آراسته سروی حکومت حریم کوردستان دیانو وسروي حريم كردستان سروي حكومة حريم كردستان يعني جواب وبتك شيء يوصف وخارج يعني بل شو برسيارك بلاي تو جرينجا كبكريت والله بسيار يعني بسيار جرينج شلون متى او اف حسن كو بسيار اللي بيتاكلن حريم كردستان خود ديال بغداد اكلوي بكاتيون ديال بغداد ميميتن يون اتبيجن شوكي بو حكمة اتحادي بانيتن يون راستا خوب بریارکی بدر سوکشید کردو یعنی آن سپاس بۆ کاگەکار لە دوهۆکەوە ئاسۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش زۆر سپاس کاک ئاسۆ دەستخۆشی لێکم ئەگەر ئەو پرسیارە بکەین ئایا چی پرسیارێک گرنگە من سەیرم لێیە کە ئەڵێن ئەم حکومەتە لە کاتی پێشوا با بڵێن متمانەی پێدراوە و ئەمان ناتوانن لێ پێچینەوەی لەگەڵاکەن ئەی باشە ئەم سەرۆکێ بە ئارەزوی خۆی یاری بە مەلەفی نەوتەوە ئەکات نەوت بەڕێیەکە هەکی وایە پەرلەمان ئەو پرسیارە بکات بڵێ باشە ئەگەر حکومەتیش کار بەڕێکرد بێت ئاخر من ئەوە بەلای منەوە سەیری یعنی چۆنە بێ هەکی وایە پرسیار لەسەر هەموو داهاتەکەی لێبکەن و ئەوەی بەلای منەوە زۆر سەیرە ئێستا سەرۆکی پەرلەمان بۆتە دیفاعکەرێکی بەرچاو یعنی لە سەرۆکی حکومەت ئەمە خۆی لە خۆیان گومان دروستەکات سەرۆکی پەرلەمان تۆ ڕێگا بە هەموو پەرلەمانتارەکان ئەوەی کە هەیە لەسەر مەسەلەی شفافیتی نەوت بەم پیاوە بڵێن ئایا داهاتەکەی چۆن ئایا ئەم گرێبەسانە چۆن کراوە دوای ئەودا پەرلەمانتارەکان یەک پرسیاری بکەن لە مەسەلەی دانانی موچە باشە بۆ هەموو کاتێک موچەی هێزەکانی پێرمەزۆ ناوخۆ ئەگەوێتە دوای هەنەمویەوە کە حەج ئەگەر ئوستاتێکا کە ئەگەرێک دەسەر ئەم هەرێمی کوردستانە دروست بێ هەشت فەتێک دروست بێ ئەوانە دیفاعکردن بسێرم لێ ئەم بەنظامیا بەم شێوەیە کاڵە حکومەتی کار بەڕێکەوە نابێ سوتارێک لێ بنووس. سپاس بۆ کاک ئاسۆ لە سلێمانیەوە محەممەد لە بەردەڕەشەوە ئەم کاتت باش کاک محەممەد ئەو کاتێ بۆشت باشجانێ زۆر سپاس فەرموو کاک محەممەد وڵای کاکە دەمەوێت لە کەناڵەکەی ئێوە ئێمە کابراایشی پێشمەرگەین یەکەی هەفتا و هەشتا مشکلەکەمانەوەی ئەمە سێمان لە چاوەڕێی موچەی دەکەین موچەمان وەرگرتیە هەیە معاش 700,000 چونە معاشمان وەرگرتیە دەی وەڵام گۆ غایباتان هەیە ئەو 1000 دینار بەخێرە تو غایبات کاک محەممەد
پێت باشە سبەینێ پرسیار بکرێ و پرسی بودجەی پێشمەرگە و موچەی پێشمەرگە باز بکرێت لە کۆبوونەوەکەی پەرلەمانتاران لەگەڵ نێچیروان بارزانی؟ ئێمە حەزری کاکە ئێمە گەورەترین کێشەمانەیە کە موچەی پێشمەرگە برای بەڕێز. ئەمە ئێستا تقریبا 600 پێشمەرگەنە لەو 600 پێشمەرگەیە 2 ملیۆن پێشمەرگە مەخە 2 ملیۆنی وەرنەگرتیە هەموو هێخچیانەوە جیفانی خۆیان مەسئولەکان بردیان دەرێن ئەوە لۆ دەرێ وەڵا کاکە ئەوە لە وەزارەت هاتیە ئەوەی غایباتی هەیە ڕۆژانە 35,000 لێ جەڕاتێ قوربەتەرە هەیە خێزانی نەخۆشە هەیە لە کرێچیە باریک زەرانی توانی لە خۆی 2 ڕۆژ حەمەلاتی بکە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە بەردەڕەشەوە. پێشڕە و لە هەولێرەوە ئەو کاتت باش هەموو کاتێکت باش کاک پێشڕە. زۆر سپاس مەمنون دەستخۆشی بەرنامەکەتان لێبێت. زۆر سپاس دەکەین فەرموو. وەڵی بەنسبەت چوونی نێچیروان بارزانی بۆ پەرلەمانی هەرێم دەستخۆشی لێکردنە و هیوادارم بەرنامەیەکە بێ دژی کارەکانی نووری مالیکی کە بەرامبەر نێچیروان بارزانی و سەرۆک بارزانی دەکرێت و یعنی ڕەخنە زیاتر لە دوژمنەکانمان بگیرێ باشترە نەک لەوەی لە خۆمان بگیرێتەوە. بە خۆمان ڕەخنەی لە خۆمان نەگرین باشە وا باشە ڕەخنەی لە بەرامبەرمان بگرین یعنی کورد ڕەخنە لە کورد بگرێ کارێکی زۆر زۆر نەشیاوە. بەڵێ ئەگەر قسێکت ما بێت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. نۆژدار کۆچەر نووسیوێتی بەڕاستی کەناڵەکەتان وە خۆی نووسیدی خۆشە و سەرکەوتن زۆر سپاسی دەکەین بەڵام گلەیەکی هەیە دەڵێت ئەویش ئەوەیە ئەمە چەند بەرنمەیە کە دەبینم ئێوە شتی باش و بە سوود باس ناکەن کە خەڵک سوودی لێ وەربگرێت یان دڵیان خۆش بکەن نازانمە بەستی لەوە چیە بەڵام ئەم پرۆگرامی ئەمڕۆمە باس لەو پرسانە دەکەین دیارە مایکی خەڵک هەر بۆ خەڵک بۆ هەم ڕۆژێک ئەگەر سوود بە خەڵک نەگەێنەوە خەڵک قسە لەسەر تەوەرەکان نەکە وەڕای خۆی نەگەێنێت نازانێت سوودی بۆ کێ دەبێت بەڵام ئەم تەوەری ئەمڕۆ دیارە ئێمە کاک نۆژدار باسمان لە ئەو پرسانە کردووە کە هاوڵاتیان بەلایەنەوە ناڕوونە بۆ ئەوەی سبێنێ ڕوون بکرێتەوە لە کۆبنەوەکەی نێچیروان بارزانی لەگەڵ پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان. ئالانی ئەلەندە بریتانیاوە بۆ چوونەکەی نووسیوە دەڵێت من زۆر ڕەشبینم بۆ ئەو ئامادەبوونە چونکە تەنها کات بەڕێکردنە و هیچی تر لەگەڵ ئەوەشدا پەرلەمانتاری دوو حەزبی دەسەڵات ناوێرن پرسیاری خۆیان بکەن دڵنیا بن بۆیان نووسراوە و ئاگادار کراون چۆن مامەڵە بکەن. ئێستا هەتا منداڵێکی کورد لەم دۆخەدا ناخەڵەتێت ئیتر تکام وایە خۆڵخستنە چاو خەڵک بەسە. ئەحمەد فەوزی نووسێتی ئامادەبوونی بارزانی کارێکی باشە بۆ ڕوونکردنەوە بەڵام دیاریکردنی داهاتی نەوت زۆر گرنگە بۆ ئەوەی خەڵک لەم دوو دڵیە ڕزگاری بێت. کەریم لە هەولێرەوە هەموو کاتێکت باش کا کەریم زۆر سپاس دەکەین فەرموو کا کەریم. بۆچوونی بەنسبەت بۆچوونی بەڕێز نێچیروان بارزانی بۆ پەرلەمانی کوردستان گرنگێکی زۆری هەیە بۆ شەفافێتی نەوت و بۆ باسکردن لە داهاتی نەوت و سندوقی نەوت و ئەوەندە پەرلەمانانەی کە لە کەناڵەکانەوە قساکەن باشی ئەتێکیان نیە لە کاتی قسەکردەکانی نێچیروان بارزانیە ناتوان جرەتیان نییە پرسیاری لێ بکەن لە دوایی یا قسە ئەکەن. باشم پرسیارانە بۆ ئاراتی نووری مالکی ناکەن بۆ دژاتی ئەو ناکەن بۆ دژاتی خۆمان بکەین. ئەو خەڵکانی کە تەلەفۆنەکەن هەموویان ڕاستبینن هیچ کاتێک گەشتبینیان بە هەرێمی کوردستانەوە نەدیوە. بەڵێ سپاس بۆ کاک کەریم لە هەولێرەوە. خالید لە سلێمانیەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باشکار خالید زۆر سپاس دەکەین. سپاس دەکەم. من هیوادارم سبەینێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جوابی ئەو مەتەڵەیە باتەوە کە نووری مالکی ئەڵێ شتێک نییە بەناو بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمانش ئەڵێن بڕاوە ئەوە وەکو مەتەڵێ وایە هیوادارم سبەینێ سەرۆکی حکوومەت جوابی ئەو مەتەڵە باتەوە ئەو مەتەڵە هەڵبێنێت. بەڵێ و بەڕاستی زۆر گرنگە ئەمڕۆ ئێمە وەکو تاکێکی کورد کە لەم خاکە و لەم نیشتماناژی داهاتی وڵاتەکەی خۆمان بزانین حەقی خۆمانە
ئیتر بەسە ینی شتەکانمان لێ بشارنەوە بەسە لە دوودڵی ینی بەڕاستی هەمومان لە ژیانێکە ئەژین چەندێک خەو بێت و چەندێک بۆ نەبی هەر مرتاحنی ئەڵێ لەوە چێ ڕۆژێک بێ من تووشی کارەساتێک بم کە ئیتر تیا بچم بە خۆم و بە ماڵ و مناڵەوە بەسە ینی ئیتر بەڕاستی هەمووی لە قەلەق بووە بەڕاستی هەر هەمومان نەخۆشی ئەوە لە پستویەکینەوە هەموو کوردستان نەخۆشە. سپاس بۆ کاک خالید لە سلێمانیەوە. محەدین لە دهۆکەوە سڵاو لێبێ کاک محەدین. سلام علیکم. علیکم السلام. پیرۆزۆیە بەرنامەتەکەن. سپاس دەکەم کاک محەدین. تەوەری بەرنامەوە بۆ هاتنە سەرۆکی حکومەتی بۆ پارلەمانی باشترین شغل کل بحکمته آن حکمت میتونی دا خواستکردن سرکه حکمت ابو پارلمانی دا هنده بسیار و هنده جاب بوی خلقی بینه روی بمه یا باشه هم وی حوالاتی همی ایک دنگ و ایک رنگ بین پشتوان بو حکمت بو شخص سیاسی وک سیاسی پارتی و ایجتی و گروه دا دنگ وان واصل بیتن بغدا دا پشتوان یک باشتر بیتن با حکمت کردی بو دهاتت خو بو پاشروجت خو از وقت پیشمرگک وقت پرکفتوک پشتوان سیاستوانت کردم پشتوان پارلمان کردستان ما پشتوان وی شخصی ما گازنده خوش هی و باشه خوش هی. سپاس بۆ کاک محەدین لە دهۆکەوە. ئەرکان عەزیز نووسویەتی دیارە لە بریتانیاوە بۆ چونەکەی نووسیەوە خۆی نووسێتی دەڵێت بە هیچ شێوەیە گەشتبین نیم بەم دانیشتەی پەرلەمان لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەو پرسیارانەی کە ئاراستەی سەرۆکی حکوومەت دەکرێت ڕۆژانە هەزاران هاوڵاتی لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانەوە هەموو کەناڵەکانی ترەوە کراون بۆیە ئەگەر سەرۆکی حکوومەت بیویستە گۆڕانکاری بکات لە بواری نەوت و هەموو شتەکانی تردا بۆ بەرژەوەندی هاوڵاتی هیچ کات پێویستی بەم بانکردنەی نەدەکرد. هێمن لە سلێمانیەوە سڵاو دێبێ کاک هێمن. کاک شوانم کاتەوە باش بەڕێ. هەموو کاتێکت باش فەر بوو کاک هێمن. وەڵام بوورە بەڕاستی ئەمای سەلمێنێک کە پەرلەمانی ئەم جارە ئەمای سەلمێنێک کە پەرلەمانی ئەم جارە پەرلەمانی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە حکمەوەی لە ساڵانی ڕابردوویە قەت شتێکی وانە بووە سەرۆکی پەرلەمان من هەزەکەم بە قورساییەکی زۆر زۆر بان کراوە بە حکمیەوەی کە ئێستا ئۆپۆزیسیۆن چۆتە ناو پەرلەمانەوە ئێستا لێپرسینەوەکانیش لەوانەیە قورس بێ بە حکمیەوەی لەوە پێش ئەو جۆرە لە پرسینەوانەوە نەبووە بەڵام گەم شوان لێرە کێشەکە پرسیارەکانی یعنی وەڵامدانەوەی پرسیارەکان کاتێککە لەو پێش نادام ئەندام پەرلەمانێک بوو 50 پرسیار ئاراستەی وەزیری دارایی و نادام وەزیری سامانە سروشتیەکان کرا وەڵامەکان نەبوون بەڵام هیوادارم ئەگەر 50 پرسیارەکە ئەگەر وەڵامی 20 پرسیاریش بدرێتەوە ئەوە شتێکی زۆر زۆر باشە بێت. مای سەلمێنێک کە بەڕاستی وڵاتەکەمان بەرەو دیموکراسی و بەرەو ئەوواڕوە کە داهاتی ئەم وڵاتە بۆ هەموومان بێت چ داهاتی دەوت بێت چ داهاتی هەموو ئەوەی کە پەیوەندی بە سروشتەوە هەیە. زۆر سپاسان. سپاس بۆ کاک هێمن لە سلێمانیەوە. سازان لە کەرکووکەوە. ڕۆژ باش کاک شوان. سپاس دەکەین سازان خان فەرموو. سپاس بەنسبەت تەوەری بەرنامەکەتانەوە. بەڵێ. من ئەم پرسیارە ئاراستەی ئێوە و خەڵکو ئەو بانگەشەی سەرۆکی حکوومەتەکەم بۆ پەرلەمان ئایا بۆ هەر نەهامەتیەک بێ کاتێ یەخەی هەر تاکێکی کورد بگرێ هەموو تاکی کورتیایە نەهامەت و بەشدارە ئەی بۆ لە داهاتی نێوت و شەفافیت و باسکردنی ڕاستیەکان بۆ خەڵک لێ بێ بەش بێت. ئێقی چێکە ئێبا ئەو سەرۆکی حکوومەت کە تێتە پەرلەمان و ڕاست و دروستی باسی داهاتی نەوت بکە با هەموو خەڵک گوێی لێبی و بە باشی باسی بکات و بڵێت ئەوە داهاتەکەی ئەوە ڕێکەوتەکەی ئەمە ئەوەیە تر سەرۆک حکوومەتێ بزانێت هەر هەموو لایەن و حزبەکان ناڕازین لە کارەکانی ئەی بۆ واقعی نایخاتە بەدەست خەڵک با ئەمە پرسیارێک بێت کە بە ئاراستەی ئەوێتم ئەوێ هەموو حزب و لایەنەکان هەر هەمویان ناڕازین لە ئیمزاکردن و لە گرێبەست و لەم لاولەولای ئەی بۆ واقعی نایخاتە بەدەست پەرلەمانەگەر پەرلەمانی خۆیەتی و خەڵک دەنگی بۆی دا باش ئەو باسی بۆ خەڵکەکەی خۆی بکە یان باسی بۆ وڵاتێکی تر بکات یان ڕاوێژکاری وڵاتی. سپاس بۆ سازان خان لە کەرکووکەوە. شیروان لە ئاکرێوە. زۆر سپاس دەکەین کاک شینوار فەرموو. بله سوالت آماده بود که نشیروان پارلمان کردستانه. بله. رایان آماده بید آماده نبید چه تشنانه بودید چون اول چند جورا بسیار روزانه لیدی تکرنو دیو ساتلایت و تلویزیون لیدی نکرنو
ڕایۆن چ تشوانە گۆرین ئامادەبیت ئامادەنەبیت چ تشلێنوانە گۆڕین ئەمری دیدۆرین تشتێکی بکەن بۆ خەڵکی ئەوە چەندە حکومەتێک نەینەوە و باز بۆ مەسئول بخۆن و ئەوە چەندە پێشمەرگەینەوە هەر پۆرێمە 500,000 چ بمانەوەکیەکردین و هەر عاملین و ئەمری دیدۆرین تشتێک مەبێتەکردن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سروش تەختەق نووسیوێتی هیوادارم داهاتی فرۆشی نەوت ئاشکرا بکات وەکو سەرۆکوەزیران بێتە پەرلەمان نەوەکو میوانێک چونکە میوانخانەمان دانەنەوە. ڕێبین لە خانەقینەوە مناڵی کاک شوان ڕێبینیان هۆگر خۆی دەڵێ هۆگر هۆگرتانە لە کەسەکەم کاک هۆگر تۆ لەگەڵمانای فەرموو کاک هۆگر بەڵێ سپاس دەکەم کاکەشوان هیوادارم کاکنێکیت بەیانێچێتە پەرلەمانە دوو بەیانی خۆم هەموو قسەی ڕاستیەکان هەموو بۆ خەڵبیکە میلەت دەنگی بە ئەو داوە بچێتەوە شوێنە ئەبێ هەموو ڕاستیەکانیش بە میلەت بڵێتەوە هەموو ئۆپۆزیسیۆن گۆڕان کۆمەڵ و وێگرتووی ئێستا بێدەنگ بوون خەڵ ڕێیان پێداوە یەکێتی پارتی هەمویان بێدەنگ هەموو خەڵک تۆ دەڵێی ڕاستی چ شتێک پێت وایە ڕاستیە دەبێت وەکو خۆی بگەێنرێت بڵێ هەموو پەرلەمان بڵێ دامانە بە دییناری نەوتاکە داوێتی بڕ ملیۆنە هاتنیا بڵێ بە کورد گشتی بڵێ ئەمە داهاتەکەی نەک بە جێبیشان و بڕێکی بێن و بڕم موچێ خەڵ نەماوە بەبرم موچێ خەڵ لەسەر ڕێی پێداوە کاکە شخصێ لەم کوردە قیسەی و نەوتەیە کاکەشوان هەر نییە لە هی خەڵق هەموویەتی وەڵێ کاکەشوان ئەگەر قسەیەکت مابێ کاگوگەر من گوێم لێتە ئەسەکەم مەمنون مەڵەم دیوادارم کاکنێکی لەم قسە ڕاستەکان بۆ خەڵکە بۆ میلەت کامیلەت ئەوی بردوێتەوە شوێنە و من داواکارم هیوادارم سوپاس سەرکەوتوو بۆ هەمووتان زۆر سپاس بۆ بەشداریکردنت ئەڤین لە هەولێرەوە ئێوارەت باش ئەڤین خان بەڵێ دەستخۆشی بۆ تەوارەکەت زۆر سپاس دەکەم هەڕاستی پێتویە ئەندام پەرلەمانیش ڕێز لە هاتنی سەرۆکوەزیری هەرێما کوردستانê بگرن بۆ پەرلەمانê کوردستانê her karekî dîtin Nêçîrvan Barzanî derêst xwedê arasteyê xelkî Kurdistanê kir li rêgeyê şaşeyê hemû ragihandinê herêmê Kurdistanê endam perleman ve mafî heye pisyarê li serokweziran bike belam serokweziran xwe pisyarê endam perleman pêşwext arasteyê xelkî Kurdistanê bike taybetî xelkê Iraqê بس من تخوازيار لسرق وزيران هاي ورونكرناوي كي بدا سر اخفتنا نوري مالكي كنت نيچه هنار ده يا نه هنار ده بله يوادر ما ده اختني بو خلقي كردستان روم بكتر شفافيت يعني هستي هريما كردستانش بو هم تاكي كردستاني نهات تكرن كو هم بزانن هر جهان نهات تكرن نه هريما كردستاني بدا خابم ده خلقي كبيرين شفافيت نفسي هريمي كردستان بدا اشكرت سپاس بۆ ئەڤین خان لە هەولێرەوە سەردار عەلی نووسیوێتی پەرلەمانی کوردستان بووە بە بازاری ئۆکاز هەر کەسێک قسەی تێدا دەکرێت بە کردار کەسیان کاری جدی ناکەن بەس بووە بە شوێنی مزایدەی سیاسی وچانێک و بەردەوامی لەگەڵتان بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان دلێر لەگەڵماندایە لە کفریەوە ئەم کاتت باش کاک دلێر باشی قوربان جان زۆر سپاس فەرموو کاک دلێر والله هیوادارم ئەگەر بکرێ کاتەکەم بۆ درێژکە زۆر مەمنونم ئەمە یەکەم جارمە پەیوەندی بە هێناتی وەکەم خۆشحاڵین فەرموو کاک دلێر دیارە ئەو بابەتەی جەنابتان هەڵتان بژاردووە قسەی زیاترە لەگرێ وەکو ئەوەی کە نێچیروان بارزانانی ئەچێتە پەرلەمانی کوردستان بۆ وەڵامدانەوەی پرسیاری پەرلەمانتاران زۆر بەداخەوە هەنی من ئەڵێم حەق بوو کاک نێچیروان پێشەوەی کە لەسەر حسابی حکوومەتی ئەف و کابینەی ڕابردوو بچێتە پەرلەمان پێشتر ئەم کابینەی هەشتی دروست بکردایە بچێتە پەرلەمان لەسەر حسابی کابینەی داهاتووە تا کابینەی هەشت بەڵێنی خزمەتگوزاری بدایە بەڵێنی بنبڕکردنی گەندەڵی بدایە بەڵێنی خزمەتکردنی یەکجاری میلەتی کوردی بدایە نەکەوەی کاتێتە پەرلەمان ئەمە ماڵە بادێنەیە ماڵە بادێنە ئەمە گاڵتەکردنە بە بەڵێ ئەم کۆبنەوەی سبەینێ بەڵێ ئەم کۆبنەوەی سبێنە پێت وایە دەبێتە نەریتێک بۆ کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم کە سەرۆکوەزیران بچێتە پەرلەمانەوە قسە بکات لەوێ ئەگەر ئەوان مەبەستیانە با چارێک کابینەی هەشت دروست بکەن لەسەر حسابی کابینەی هەشت بچنە پەرلەمان ئەو بکەنە نەرێت ئەو بکەنە عادەت و بۆ ئەوەی کەوا
زیاتر خزمەت میلەتەکەیان بکەن خزمەت وڵاتەکەیان بکەن بەڵام ئەوە تاقۆ لە کەناڵی ئاڕوودا لە خوارەوە نووسراوە ئەم لەلایەکەوە ئەڵێن وادەی دابشکردنی موچەی فەرمانبەران دەستی پێکرد لەم لاوە وەزارەتی دارایی ئەڵێ وادەی دابشکردنی موچە بەسەر فەرمانبەرانە نادیارە بەسەر وەزارەتەکانە نادیارە. بەڵێ کاک دلێر زۆر سپاس بۆ کاک دلێر لە کفریەوە سپاس بۆ پەیوەندیەکەت حەمید لە هەولێرەوە سڵاو دەبێت کاک حەمید. باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکت باش. سەرەتا دەستخۆشی بۆ تەبەری بەرنامەکەتان ڕاستی ئێمە ڕەخنە دەگرین بەرچاوڕوونی دەدەین پرسیار دەکەین بەڵام دەبێت باشیەکانیشمان لە بەرچاو بێ هەروەکو بە فرماسی سەرجامی ترۆمبێلەکانمان بەڵام بە مانای ئەوە نییە کە ئێمە بە هەست و سۆز و عاتیفە و ڕەوانبێژی قسە بکەین. دیارە سەرەتا بۆ هەموو حیزبە کوردستانیەکان دەبێ واز بێنن لە مزایداتی سیاسی و یعنی تۆمەتبارکردنی یەکتری یعنی ئەو قۆناغا ئەوە تحملی ئەوە ناکا دواتر ئەو پرسیارانەی کە بکرێن بەڕاستی وەزارەتەکان سەر لە نوێڕێک بخرێنەوە دەبێت وەزارەتی خەڵک بن نەک وەزارەتی خزمێنە خۆ دەوڵەمەندکردن بێ بە مانای پان و بەرین و پۆزتیڤی وشە دەبێت حکوومەتێکی شەفاف بێ دواتر سەبارەت بە شارەوانیەکان یعنی دابەشکردنی عەرزە و زەریزار بەم حاسەسە و ئەوەندە بۆ یەکێتی ئەوەندە بۆ پارتیەوە بۆ فڵان و فیسار و بە گوریست و بە کیلۆمەتر تێ بکەون یان بە تسکەی حیزبی خەڵک دابمەزرێ بە تسکەی کۆمەڵایەتی ئەو کوڕی خاڵی فڵانی ئەو کوڕی پوری فڵانیە دابەشکردنی پلۆ پۆست و پای هەروەها بۆ شێوەیە قۆڕخردنی بازار یاسای کار یاسای بازرگانی چاودێری بازرگانی ڕێخستنەوەی گومرگەکان یعنی بەڵێ سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە سێبور لەگەڵماندایە لە ڕواندزەوە ئەم کاتت باش زۆر سپاس هەموو کاتێکت باش کاکەسوان لەبارەی دانیشتنی سەرۆکی حکوومەت لە پەرلەمان بەڕاستی من بە سیناریەیەک دەبینمەوەی بۆ ئەوەی ڕای گشتی تۆزێت لە خۆ ڕاکێشیە گەنار بۆ چەندەها ساڵە یەکەتی یەکگرتی گۆڕان هەموو داوایی دەکەن داهاتی نەفتەکەی دارزانی خەکەی دادرایە دانەندرایە ئەو تا ئەو داهاتە بۆ کرێتی بۆ خێرە سوێنێ سوێنێ ئەو داهاتی کەشفەکە ئەدی چەندەها ساڵە بۆ کەشف ناکراتە ئێستا بەڵێ گوێم لێتە کاک سێبور مەبەستم لەوەیدایە بە پرسیاریەوەشی دەکەن داهاتی پێشی بۆ فێتوو بەهار پرسیاری داهاتی ئێستا لێ پرسیاری داهاتووی پێشیشی لێکەن ئەو نەفتە بۆ فێتی داهاتەکەی بۆ فێتوو بەڵێ کاتێکی خۆش و ماڵاوە سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سۆز لە شارباژێرەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین سۆز خان باشی زۆر سپاس دەکەم لەسەر تەوەری بەرنامەکە حەزەکەم قسە بکەم بەڵێ فەرموو سەبارەت بە چۆنی نێچیرفان بارزانی بۆ پەرلەمانی کوردستان بەڕەئی من وەکو ڕەئی شەخسی خۆم هیچ دەور و تەسیرێکی نییە پێش دەڵێم بۆ لەبەرەوەی ئەم دوو حیزبی دەسەڵاتە چەند ساڵە و 23 ساڵە تەمەنێکە بەڕەئی من هیچ دەوریان نەبینی وەلا پێکێنانی حکوومەت و وەدەسەڵاتەکانیان شۆڕ بۆتەوە و جوان دیارە چیان کردو و چیان نەکردو لەبەرەوە بەڕەئی من هیچ دەورێک نبینێ سەرۆکی پەرلەمانیش پێویستە وەکو هاوڵاتیەک لێپرسینەوە لە نێچیرفان بارزانی بکات لە ناو هۆڵی پەرلەمانە من وەکو کەسێک کە دەنگم پیاون بۆی دەنگم پیاون بۆی چاکسازی بکەن نەوەکو لەسەر حسابی ئێمە نەوت خواردن و کەس نازانێ ئەم نەوتە بۆ چۆ ئەڕوات بەڵێ جا لەبەر ئەوە بەڕەئی من هیچ دەورێک نبینەوە زۆر سپاسی بۆ تۆ زۆر سپاس بۆ سۆزخان لە شارباژێرەوە کاوە لە سویدەوە ئەو کاتتان باش هەموو کاتێکت باش کاکاوە من زۆر زۆر خۆشحاڵم کە کورد نەوتە فرۆشێ و داهاتێک بۆ کوردە بێ و بەڵام من وا هەز دەکەم وا باشیە بینم ئەم نەوتە وەکو ئال سعود و ئال مەسعودی پێڵێن ئەمە هەر بۆ خۆیانە بۆ کەسوکاری خۆیانە مەسەلەیەکی کوردی هەڵێ کەرە مەمرە بۆ هەرات کورتان بۆ لە شارات خەڵک نان نییە بخوا گومرجی بەهێم خەلیان چەندا بە خەڵک چەند پارەی ئەو داهاتانیاندا بە خەڵک چەند ئیشیان بۆ خەڵک کرد لەگەڵ ڕێزم بۆ ئەندام پەرلەمانەکانیش ئەندام پەرلەمانەکانیان گۆڕانن یان یەکێتی و یان پارتین ئەمانە لەبەر 7 میلیۆنەکەی خۆیان نەقساکەن و نەدیفاعیش لە خەڵکەکەن ئەگەر خەڵکی هەژار و قوربەسەری کوردستان بە تەمای ئەو نەوتە بێ و ئەندام پەرلەمان دیفاعی لێ بکە ئەوە با خەڵک بۆ خۆی بچی تۆزێک نان و ئاو بخوا باشترە لەبەر ئەوەی بڕوان ناکەم ئەو نەوتە شەف سپاس بۆ کاوە لە سویدەوە فەرمان لە عەربەتەوە لەگەڵماندایە
کاشوانگیانم کاتەوە باش هەموو کاتێکت باش کاک فەرمان زۆر سپاس کاشوان وەڵی من بەڕاستی بەسخوا کاتم بەرێ عەزەت نەبێ مەمنون دەبم فەرموو کاک فەرمان ئەڵێ باسی مالیشیەکەن ئەڵێ مالیشی دیکتاتۆرە مالیشی تەلەڤیزیۆنیشی هەیە هەفتانە لەسەر ئەم تەلەڤیزیۆنە قسە ئاکات ئێمە سەرۆکی حکوومەتمان لەبەر ئەوەی گەندەڵی کردو ئەوەی پارێز میلەتی داماو بەها دەرچووە هیچ توانایەکی لەوان نییە بێتە تەلەڤیزیۆن و قسێ بکات تەلەڤیزیۆنێکی خۆی هەبێ هەفتانە قسە بکات دووەم شێ دەوەندان پەرلەمانی من دەنگم پێداوە با لە پەرلەمانە بەیانی هەڵسە لەسەر بێ بە ئارەزی خۆی قسە بکات گوێ لە سەرۆکی پەرلەمان نەگرێ گوێ لە سەرۆکی حکوومەت نەگرێ قسە بکە ئەگەر هەر شتێک بوو ئێمە وەکو میلەت پشتگیری لێگەی بەڵێ ئەوە تاقوگی لە مافی ئێمە ئاکات کاک فەرمان کۆبنەوەکەی سبەینێ بەڵێ کاک فەرمان کۆبنەوەکەی سبێنێ لەناو هۆڵی پەرلەمان نییە بەڵکو کۆبنەوەی لەگەڵ لژنەی پیشەسازی وزە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و لەناو هۆڵدا نییە واتە وەکو دانیشتێکی پەرلەمان نییە و لێپرسینەوە نییە بەڵام ئێمە هەر قسە لەسەر پرسیارەکان دەکەین یاسایی نازانم کاشوان ئەوە شتێکی یاسایی نییە بابێتە پەرلەمان بەڵام بمانەوێ نەمانەوێت پرسیار دەکرێت و ئەو پرس و بابەتانی کە هەن لە ئێستادا دەخرێن ڕوو وەڵام دەبێت بەڵام ئێمە قسە لەسەر ئەوانە دەکەین دانیشتن بیان دانیشتن بێ پرسیار دەکرێت پرسیاری ئاڕاستە دەکرێت ئەزانم ئەو پرسیارە ئەکرێ بەڵام من باشین هەلەوەی کابرا بەرز تەلەڤیزیۆن ڕوونی بکاتەوە باشە ئەگەر ئێستا بڵێن نەبراوە سبێنەکە وایە چ شتێک پێت وایە گرنگە باز بکرێت لەم کۆبنەوەیەدا چ پرسیارێک گرنگی من ئەوەیە داهاتی ئەم نەوتە ئاشکرا بکات بەس نەوەکو ئەم نەوتە بە ئارەزی خۆی بۆ گیرفانی خۆی بە ئارەزی خۆی بڵێ بەڵێ هاوڵاتیان من ئەم نەوتە ئەفرۆشم ئەمە نرخێکەیەتی بەوە ئیفرۆشم بەڵام نەوتێکە فرۆشی لەوانەی بیفرۆشە بە توش بەڵێ کاک فەرمان سپاس بۆ کاک فەرمان لە ئاربەتەوە شەهێن لەگەڵماندایە لە کۆیەوە هەموو کاتێکت باش شێن خان باشی کاکە زۆر سپاس هیچ ئومێدێکم بۆ کۆبوونەوە نییە کە ترکی حکوومەت بێتە پەرلەمان بۆ ئومێدت نییە شێن خان وڵای لەوەرەوەی هیچ کات بەرپرسەکان هیچ کات ڕاستی ملکی خۆیانیان نەوترێت تاوەکو سەرۆکی حکوومەت بڵێ ئەو کات سەرۆکی حکوومەتیش پشتگیری لەو بەرپرسانە دەکات نەک پشتگیری لە کەسێکی دەوڵەمەند و بەرپرس و یعنی سەر بە خۆیان دەکات نەک لە فەقیر و هەژار هیچ کەس یعنی ئەویان نەکردو تاوەکو فەقیر بزانن چی کردوێتی نەکردو ئێمە ئامادەین تەنها ساڵێکە زەواجم کردو وەڵی هیچمە دەچێنەوە ئەڵقم فرۆشتۆ بۆ کرێخان و منداڵم فرۆشتۆ بۆ کرێخان و یعنی شتێکی وانێ پێشمەرگەشە پراوەکەم هیچی پێ دەرناچی مێزمان چی بە سەرۆکی حکوومەت بزێ دەستخۆشی لێکەوە دەستخۆشی بەرنامەکەش زۆر سپاس بۆ شێن خان لە کۆیەوە بەڵە بەرەزان دیارە ئێمە لە سەرەتای پرۆگرامەکەشدا ئاماژەمان بۆدا کەس بینێ دیارە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان داوای کردووە کە کۆبوونەوەکە وەکو دانیشتنێکی پەرلەمان بێ لە ناو هۆڵی پەرلەماندا بێ بەڵام سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی ڕاگەیاندووە کە خولی پێشووی پەرلەمان متمانەی بەم حکوومەتەی ئێستا داوە بۆیە ناتوانن لێپرسینەوەی لەگەڵکەن تەنها پرسیاری ئاراستە دەکەن و ئاماژەشمان بۆدا کە هەفتەی پێشوو چوارشەمەی پێشوو نەچیروان بارزانی ئامادە بوو لە ناو پەرلەمان و هەندێک لەو پرس و وەڵامانەی کە باس کران دیارە لە کۆنفرانسی ڕۆژنامەنووسیدا خرانە ڕوو بۆیە ئێستا تیشک لەسەر ئەو پرس و ئەو پرسیارانەیە کە سبەینێ دەکرێن و ئەو وەڵامانەی کە دەدرێنەوە. علی لەگەڵماندایە لە چۆمانەوە سڵاوت لەبێ کاک علی. باشە شوان زۆر سپاس دەکەین کاک علی. سپاس دەکەم کاک علی گوێم لێتە. بەڵێ بەرنامە لێ دەکەم. زۆر سپاس. بەڵێ سەبارەت بە تەوەرەکەت بەڕاستی من چەند ڕۆژێکە هەوڵدەم دەمێت لەسەر ئەم تەوەرەکەم وێنەکەم بۆ ناژێت ئەگەر بتوانێت کاتێک زیاد سپاس دەکەم. فەرموو بەڕاستی پرسیینەوە قسەی زار گرنگە من لێرەوە لە تەلەڤیزیۆنە خۆشکی خۆشەوە لە خەستی کوردستان دەکەم بەڕاستی سەبارەت بۆ پرسە بێدەنگ نەبن. من بەوەستمەوە نییە بڵێم پارتیشتی ئەگەر بێت و هەر عزبێشتی بێت بەسەر ئەخم پێویستە کوردستان بەڕاستی لە ئاست نەوت بێدەنگ نەبێت چونکە ئەو داهاتی نەوتە بەڕاستی وەلاش دەڕات و توان بڵێم خەڵکە هیچ شتێکی لێوە نەبێتوە دەتوان تەنها بە پارەی گیرگی برایم خەلیل سەردەم نووسێ فەرمانبەران و هەروە حکومەت بەڕێ بن بەڵام ئەو نەفتە تەنها بۆ بەرپرسە گەورەکانە و تەنها چەند کەسێک لە ئاگادارن من لە خەڵک دەپرسم ئایا دەبێت
سامانی وڵاتی کە سامان نەتەوەیە تەنها سێکە بزان ئەو داهاتە دەسێتە کوێ لە کاتێکدا ئەو سێچارکەسە بەس بەموچی خۆیان دەزان من لەم تەلەڤیزیۆنە خۆشەویستەوە پێیان دەڵێم ئەو نۆتە ئێوە نیە ئەو نۆتەی خەڵکی کوردستانە. بەڵێ سپاس کاک عەلی، سپاس بۆ کاک عەلی لە چۆمانەوە. ئاوات لە هەولێرەوە لەگەڵماندایە. باش کاک شۆن؟ ئێوارەت باش کاک ئاوات فەرموو. وام تێمە شوونی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ نەکرد هەرچقام بە پەرلەمانیش نیە چونکە پەرلەمان ئێمە نەمان بینی تا ئێستا لێ پێشنەوەی لێکێ کردووە لە کام مەسئولی کردووە تۆ تا ئێستا لە 23 ساڵی ڕابردوویت پەرلەمان لێ پێشنیەوە لە مەسئولێک لە سەرکردەیەک بکا بڵێ کاچی مەسئول و کاچی سەرکردا بەچی بوویە بە ملیالێس من پێت دەڵێم داهاتی نەوتەکە چەندە گومرگی ئیبراهیمی خەلیل بۆ خەڵک کەش بوو داهاتەکەی دیار بوو زایمەم لە چ سەرف کرا بەچی درا نەوتەکەش بە هەمان دەردەبن دەیەوێ ئەم بەم چوونەی نەچوونە چکە چوونێکی ئارەزومەندانەیە بە ئیسابی خۆی خۆڵکردن لە ساوی خەڵک گاڵتەکردن بە عەقڵی خەڵک و لەگەڵەوەستا دەیەوێ بە مالیکی و دەوروبەر و دنیاش بڵێ من دەچم بۆ پەرلەمان بۆی شەرعیەت پێدا کاکەیان حەقایەکەتی کەس لەگەڵ ئەمە جانیە ناتوانێت بە ئاشکرا بڵێ بنا کاکە خۆ داهاتەکە ڕوون نییە تۆ دبینی سەرکردایەتەکان زۆری کاری دەکات ئیماد ئەحمەدی ئاگاری نێ بەڵام هەر قسێکە کردوێت. سپاس بۆ کاک ئاوات لە هەولێرەوە. دوا پەیوەندیمان ئازاد لە باشماخەوە. سڵاو دەبێ کاک ئازاد. هەموو کاتێکت باش فەرموو کاک ئازاد. کاک ئازاد یان کاکە شوانجیا من ئەمەیە گلەیەکتان لێ بکەم سەرەتا لە هێنافی. فەرموو کاک ئازاد. ئێستا نۆ درۆیە دەرەوە قەینا ناڵم پیرۆزیان بێ پیرۆزمان بێ نۆتمان نرد و فرۆشمان بات وڵاتانی ئیسفادی لێ بکەن دیترێ بە 410 دینار وانە. بەڵێ فەرموو کاک ئازاد بەڵێ گوێمانەتی. بەڵام ئێستا لە وڵاتی خۆمان دیترێ گازایل بە 90 دینار و بە 80 دینارە نازانم ئەمە ئێوە ئەوە بەردواداچوونتان کردایە بەرنامەیە شتێک بووایە و کەسانی بەرپرسی شوادیان باەت و بیا و دایە بۆ بە وڵاتان بەونەی فرۆشتنەوە خۆمانە بەو نافرۆشێت. بەڵێ اینجا سەبارەت هەر بۆ مەسەلەی ئێستا لە وڵاتێکی وەکی ئێران لە 24 ساعتا یەک بار هەڵگر 400 لیتر گازایلی یعنی حەسەی خۆیەتی بەڵام لە هەرێمی کوردستان هەفتەیەک 100 لیتر حەفەتە. ئایا ئەو شتانە نابێت باس بکرێت؟ بەڵێ سپاس بۆ کاک ئازاد لە باشماخەوە کە دوا پەیوەندیمان و بەڵێ بەڕێزان سبێنێ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و لیژنەی دارایی و لیژنەی سامانە سروشتەکان چۆن پرسیارێکیان هەیە بۆ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەڕەکەری هەرێمی کوردستان و ئەمڕۆژ ئەم ژمارە هاوڵاتیە لە مایکی خەڵکەوە چەندین پرسیاریان کرد. زۆرترین پرسیار کە کرا لەبارەی داهاتی نەوتەوە بوو لەبارەی دواکەوتنی پێکێنانی حکوومەتی هەرێمە بووە. هەندێک لەو بەڕێزانی کە پەیوەندیان کردووە لە فەیسبوک و کۆمنتیان نووسی بوو جۆرێک لە بێمتمانەییان هەبوو بەم کۆبنەوەی سبەینەی نێچیروان بارزانی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەی دارایی و سامانە سروشتەکان. تا سبەینێ شاد و بەختەوەر بن.